بەڵێ خۆشەویستان دەچین لای تۆری دوین پرۆگرامی ئەمڕۆ سەبارە بۆی کە پرۆژێک بۆ دیاریکردن و پاراستنی 100 درەختی بەتەمەن دەستی پێکردووە. هەڵبەتە ئەمە درەختە بەتەمەنەکانی شاری سلێمانی دەگرێتەوە کە تێدا چەند درەختێک دەنیشان کراوە کە تەمەنەکانیان زۆرە هەیەنە تەمەنیان بۆ 2 بۆ 3 سەدا. پێش ئێستا دەبێت بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارە بەم پرۆژە دەچین لای زۆبەرز هەژار عەبدوڵڵا کە بەڕێزیان سەرپرشتیاری پرۆژەی 100 درەختی بەتەمەنن لە شاری سلێمانی. کاکەژە سڵاو لێوێ زۆر بەخێر بیت. سڵاو بۆی ئەوەش بەیانتان باش، زۆر سپاس. سپاس بانی بەڕێزت باش. کاک هەژار دەستان با پرۆژەیە کردووە کە ئەم پرۆژەیە بۆ پاراستنی درەختە بەتەمەنەکانی شاری سلێمانیە. تۆ دەستپێک دەمەوێت باسێکی پرۆژەکەمان بۆکەی پرۆژەکەمان بۆ بناسێنیت. بەڵێ دەستان خۆش بێت، زۆر سپاس بۆ ئەم تەوەرە گرنگە کە باسی لێواکەن و سپاس بۆ تەواوی دەستگا میدیایەکان کە دوێنێ تەختیە و ڕاگەیاندنی پرۆژەکەمان کرد و بە خۆشحاڵی و کەناڵی کورسات نیوزیش لەوێ ئامادە بوو. پرۆژەکەمان پرۆژەی 100 بەتەمەنترین درەختی کوردستانە، پرۆژەیەکی گرنگی ڕێکخراوی ژینگە دۆستیە کە بە هاوکاری لەگەڵ مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەشی NGOکان ئێمە پرۆژەکە جێبەجێ ئەەکەین. لەم پرۆژەیە هەوڵ دەدەین 100 درەختی بەتەمەنی کوردستان دیاری بکەین. ئەتە کوردستان تەنیا سلێمانی نەخێر، بە تەنها پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە ناگرێتەوە. ئێمە ئەم پرۆژەیە لە ساڵی 2021 دەستمان پێ کرد و چەند درەختێکمان دیاری کرد لە سنووری پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی و دوێنێش بە خۆشحاڵیەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە قۆناغی دووەمی پرۆژەکەمان ڕاگەیاندەوە کە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی تەواو نیشتیمانیە و پرۆژەیەکی گرنگە لەبەرەوەی بابەتی سەوزایی و بابەتی درەخت، بابەتی ژینگە ئێستا هەمومان ئاگادارین کە کێشەیەکی گەورەی جیهانی و پێویستە هەمومان فۆکەسی تایبەتمان هەبێت لەسەر ئەو بابەتە و ئەم پرۆژە ئەو درەختانە دیاریەکەین کە تەمەنیان لەسەر و 150 ساڵ بەسەرەوەیە، 100 بۆ 150 ساڵ بەرەو سەر بێت. ئەمانە درەختێکی بەتەمەنن و ئێمە وەکو پارێزگاری لێکردنێ، وەکو نواندنی ڕێزێک، وەکو سوپاسکردنێک بۆ ئەو درەختانە کە هەمومان نەزانین لەسەر ڕووی زەوی دوو جۆر کاینی زیندومان هەیە کە ئاژەڵ و ڕووەکە. یعنی ڕووەک کاینێکی زیندووە، لەبەرەوە پێویستە هەم خزمەت بکرێت و هەم پارێزگاری لێ بکرێت بۆ ئەوەی کە هەمومان نەزانین وەکو سەربازێکی ون کارەکات. ئەو ڕێژە ئۆکسجینە پێویستەی کە ئێمە پێویستمان ڕۆژانە هەڵمژین ئەو ڕووەکانە بە ئێمەیە بەخشن و ئەو درەختانش ساڵانێکی زۆر لە نیشتیمانی ئێمە، لە وڵاتی ئێمە، لە ناوچەی ئێمە خزمەتیان کردووە و ئۆکسجینی پێویست و ڕێژەی تەپوتۆزیان نەخۆگرتووەوە پارێزگاریان لێ کردوین. لەبەرەوە ئێمە ژۆک و هەستێکی نیشتیمانی وەکۆی کە بە گرنگی ئەزانین وەکۆی کە کارێکی مۆدێرنە و ئێستا لە تەواوی وڵاتانە ئەم کارە بە گرنگیەوە تەماشاکرێت و پلاکێتی ژینگەییان لێ ئەدرێت و دوای ئەجار مەحمیەیەکی ژینگەی کە پارێزەرێکی ژینگەییە بە دەوری درەختەکەیە دروست دەکرێت بۆ ئەوی دوور بێت لە هەر دەستدرێژیکردنێکی دەستدرێژی کارکە بێوێت بۆ نمونە بیبڕێتەوە، بێت لە ناوی بەرێت، بێ بیسووتێنێت. ئەم پرۆژەیە گرنگیەکەی لەوایە کە هەستێکی قوڵی نیشتیمانی لە لای هاو نیشتیمانیان دروست دەکات کە وا بکەن هەستکەن کە ئەم شتانە بە نرخن لە ناوماناوە ببێتە هۆکارێک لە هۆکارەکانی پاراستنی ڕێژەی سەوزایی، هەر لە مناڵێک کە لە باخچی ساوایانەوەی هەتاوەکو کە کەسێک کە لە بەرزترین پلە و پۆستی ئەم وڵاتە و لە بەرزترین مەکانەتی ئەم وڵاتەیە بۆ ئەوی کە بزانین ئەم بابەتە بابەتێکی گرنگە و پارێزگاریکردنیان یەکێکە لە ئەرکە نیشتیمانەکە. دیاریکردنی ئەم درەختانە لەسەر چه بنەمایەکە ئێوە چۆن دەتوانستان بە هەموو درەختانە بکات کە بزانن کە بە مێژوەکەی سەدەیەک بەر لە ئێستا خۆ 150 ساڵ بەر لە ئێستا ئەم درەختە ڕواوە دروست بووە؟ بەڵێ خۆی بۆ دیاریکردنی تەمەنی درەختەکان کۆمەڵێک پێوەری زانستی هەیە کە پێویستە کادیانی پەیڕەو بکرێت بۆ ئەوی کە تەمەنەکەی دیاری بکرێت. یەکێک لە پێوەرەکان بریتە لە ڕاپرسی و گێڕانەوەی مێژووی ئەو کەسانی کە لە ناوچەیەژی. ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە لەم کاتەیە کە ئێمە جیهازی زۆر پێشکەوتومان نییە لە وڵاتی خۆمان بۆ پێوانەکردنی تەمەنی دیاریکراوی درەختەکە، جگەلەوەی کە چەند ڕێگەیەک هەیە کە من وەک خۆم یعنی وەکۆی کە سەرپەرشتیاری پرۆژەکەم هەستم ئەکرد کە ئەو ڕێگانی کە باز ئەکرێ ئەبێتە هۆی ئازاردانی درەختەکە
یەکێک لەوە سامپڵ وەرگتن لە قەدی درەختەکە بێت بۆی بزانین تەمەنی درەختەکە بە دیاریکراایی چەنەکە من ئەمە خۆم ئەمەم نەکرد پشتم بە گێڕانەوەی مێژووی بەست کە هیچ لە هەموو سەرچاوە زانستیەکانە هیچ کێشەیەکی نیانی کە تۆ بە پێی گێڕانەوە مێژوویەکان ئەتوانی پاڵپشت بەو بابەتە تەمەنی درەختەکە دیاری بکەیت و ئەمە کە ئەچینە هەر ناوچەیەک تەمەنی درەختێک دیاری ئەەکەین پێش لەگەڵ خەڵکی ناوچەکە لەگەڵ ئەو منتیقەیە کۆ ئەبینەوە و باسی ئەو درەختەمان بۆکەن تەمەنی درەختەکەمان بۆکەن لە باو باپیرانیانەوە کە ئەم درەختە چۆن بۆ چونکە هەمومان نەزانین هەموو شتێکی بە تەمەن بە نرخە لە لای مرۆڤی خاوەن هەست و خاوەنی وجدان وەکو ئەوە وایە کە تۆ لە خێزانی خۆتە ئەو کەسانی کە بە تەمەنن هەمومان بە چاوێکی بە نرخ و بە چاوێکی پێزانینەوە تەماشایانەکەین تەماشای ئەزمونونەکانیانەکەین ڕێز و تەقدیرمان هەیە بۆیان ڕوەکیش بە هەمان شەوە ینی ئەبێت بۆ هەستەوە تەماشایان بکەین و بەدڵنیایی درەخت لەبەر ئەوەی مرۆڤ یادگاری هەیە لەگەڵی و سەرنجی ئەڕواتە سەری لەبەرەوە بە گێڕانەوە مێژوویەکانی مە پشت ئەبەستین کە خەڵکی ئەو ناوچەی پێمەناڵن تەمەنی درەختەکە چەنە و بەدڵنیایی قەدی درەختەکە و شێوازی درەختەکە و شکلی درەختەکەش دەرەکەوێت کە تەمەنی چەند بێت کە بە پێی قەدەکەی ئێمە ئەزانین قەدێکی گەورەی هەبێت تەمەنێکی زیاتری هەیە و گێڕانەوە مێژوویەکانیش پاڵپشتی ئەو بابەتەی ئێمە بە دیاریکراایی و ناوچانی کە ئەم درەختە بە تەمەنانی لێن کوێن سنتەری شارەکان دەروی شارەکانن گوندەکانن یاخود شاخەکانن کوێن بە زیاتر کە زۆرترین ڕێژەی ئەم درەختە بە تەمەنانی لێن لە تەواوی ناوچەکانی کوردستانە درەختی بە تەمەن هەیە ئەمە بە خۆشحاڵیەوە لە پیجی سۆشیال میدیای خۆمانەوە کە هەمیشە ئەکتیڤە لە ڕێکخراوی ژینگە دۆستی و گروپی ژینگە دۆستیمان هەیە لەوە پەیوەندی زۆرمان پێوە کرد یعنی شوێنەکانمان بۆ دیاری ئەەکەن بە خۆشحاڵیەوە خەڵک زۆر سەرنجی لەسەر ئەم بابەتەیەوە بە گرنگیەوە تەماشایەکات وە ینی بە هەستێکی بەرپرسیارانەوە پەیوەندیمان پێواکەن و پێمان ئەڵێن کە ئەو درەختانە لە ناوچەکانی ئەوانیش هەیە و لە تەواوی کوردستان ئەم درەختانە هەیە لە ناو سنتەری شارەکان کە ئێمە دوێنێ پرۆژەکەمان لە کۆستەی چەند بوو لە ئەواڵ نزیکی بەکرەجۆ لەوێ پرۆژەکەمان ئیعلان کردەوە کە لەوێ درەختێکی لێیە تەمەنی 300 بۆ 400 ساڵە بە پێی گێڕانەوە مێژوویەکانی ئەو خەڵکی ئەو ناوچەیەکە ئەڵێن ئێمە باو باپیرانمان باسییان کردو کە ئەو درەختە درەختێکی گەورە بووە و ئەوەنەی ئەوان بینی بێتیان بەم شێوازە بووە و خەڵکێکی زۆر یادگاری هەبوو لەگەڵی کە باسی ئەوەیە کرد ئێمە تومان خواردووە لە ئەم دارتوۆی کە ئێستا باسی تەمەنەکەی یەکەین و بڕوا بکەن وەکو ئاهەنگێکی لێ هاتبوو لە ناو کۆڵان و گەڕەکەکەیە کە ئێمە زۆر بە گرنگیەوە تەماشای ئەو درەختەمانە کردووە پێزانینمان بۆی هەبوو لەبەر ئەوە لە تەواوی ناوچەکانی کوردستانە لە شاخەکان لە دەرەوەی شارەکان لە ناو شارەکان بەڵێ درەختی بە تەمەن هەیە لەبەر ئەوەی کوردەواری و خەڵکی وڵاتی خۆمان بە هەستێکی بەرپرسیارانەوە تەماشای دار و درەخت ئەکات و هەستێکی نیشتیمانیان هەیە بۆ بەخێوکردن و پەروەردەکردنی ڕووەک هەر کەسێکمان لە دەرەوەی شارەکان بێت لە ناوی شارەکان بێت کە خانوویەکی دروست کردووە یەکسەر بیری لەوە کردوێتەوە کە ڕێژێکی سەوزایی هەبێت لە ناوخانەکەی خۆیان کە ئەمە بەدڵنیایی جێگەی خۆشحاڵیە بۆ خەڵکی خۆمان کە ئەم هۆشیاریە گرنگەی هەیە و پێویستە دەستخۆشییان لێ بکەین کە ئەم بابەتە بە گرنگیەوە تەماشا هەوڵەکانی ئێوە بۆ پاراستنی ئەو درەختانە لە چیدا خۆی دەبینێتەوە یاخود چۆن بتوان ئەم درەختانە بە خەڵکی ئاشنا بکەن بەڵێ هەوڵەکانی ئێمە لە چەند خاڵێکا خۆی بینێتەوە یەکێک لەوانە ئەوەیە کە درەختەکان دیاری ئەەکەین ئەمە یەک دوجار پلاکێتێکیان لێن پلاکێتێکی ژینگەی لەسەر پلاکێتە ژینگەیەکە نووسراوە ئەم درەختە سامانێکی گەورەی نیشتیمانیە پێویستە پارێزگاری لێ بکرێت و لایانی پەیوەندیدار و ئەو خەڵکانی کە سەردانی ئەو شوێنە ئەەکەن ڕاستەخۆ و پلاکێتە بینن کە بە درەختەکەی بەڵێ ئێمە ناساندومانە کە ئەمە ئەکەوێتە ژێر بەرپرسیارەتی خەڵکی ئەو ناوچەیەوە پێویستە پارێزگاری لێ بکرێت ئەمە یەکێک لە هەنگاوەکانە هەنگاوی دووەمانەوەی کە پێم وتن پارێزەرێکی بۆ دروست دەکەین بۆ درەختەکە کە درەختەکە لە فەوتان بپارێزێت دوجار زۆر درەختمان هەیە لە ناو شارەکانە بە تایبەت چیمەنتۆ کراوەتە بنیانەوە واتە وایان لێکراوە مەودای فراوانبوونیان تەسک دەکرێتەوە ئێمە هەوڵین ئەو بڕە چیمەنتۆ ئەو تەنکردنەوەی درەختە ببڕین و بە شێوازێکی زانستی پەروەردەی ڕووەکەکە بکەین لەبەرەوەی خۆمان پسپۆریمان لەو بوارەیە هەیە هەمومان نەزانین لە ڕێگەی ڕێگەوە ڕووەک پێویستی بە ئۆکسجین هەیە بۆ ئەوەی کە
کردداری گەشەکردنی بەردەوام بێت. دوای ئەوە ئێمە بۆیەیەکی ئەکەین، ئەم بۆیەیە پێوترێ بۆردوو بۆیەکی تایبەتمەندی نەباتیە کە تایبەتمەندە بە درەختەکان بۆ پارێزگاریکردنی لە درەختەکان بەکارهێنرێت کە ئەبێتە هۆی ئەوەی کە عملی نەتەحواتە بە هەڵمبوونی ڕێژەی ئاو لە ناو درەختەکە قەدی درەختەکەیە کەم کاتەوە بە تایبەت لە وەرزی هاویناکە ئێمە هاوینێکی سەختمان هەیە بۆ دار و درەختەکانمان پێویستیان پارێزگاری هەیە و پارێزگاریشیان لێ کات لە مێرووەکان و ئەو کەڕوانی کە تووشی درەختەکانە من لەبەرەوە لێرەشەوە ئامۆژگاریم ئەوەیە کە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ پارێزگاریکردن لەو درەختانی کە لە ناو شاری سلێمانیان لە دەرەوە هەر درەختێک خەڵکێک ئەوێت بیپارێزێت پێویستە ئەو بۆیە بەکاربهێنێت بۆ ئەوەی کە بیپارێزێت لە هەموو جۆرە نەخۆشیەکی ڕۆکی و لە هەموو ئەوەی کە سووتان کە تیشتی خۆر ڕاستەوخۆ لە قەدی درەختەکە نەیات. دوجار ببوورە ئێمە ئەم درەختانە ئەخینە ناو چوارچەوەی نامیلکەیەکەوە، نامیلکەیەکی ژینگەی کە بە وەرەقی ژینگە دۆستی دروست ئەکرێت و تۆماریانەکەین شوێنەکانیان مێژوەکەیان ڕسمی وێنەی درەختەکە کە ئەمە ئەبێتە چۆن ئەڵێ ئەبێتە ڕێنمووی کارێک ئەبێتە ئەوەی کە خەڵکێک سەردانی ئەو شوێنانە بکات، چونکە ئەمە بە تەواوی لە وڵاتانی دەوروبەرەوە لە وڵاتانی جیهان هەمیشە ئەو درەختە بە تەمەنانە بوونەتە ناوەندێکی گەشتیاری گرنگ بۆ ئەو ناوچانە، واتە سەرچاوەیەکی گرنگی گەشتیاری ئەبێت بۆ ئەوی کە خەڵکانێکی زۆر سەردانی ئەو شوێنانە بکەن. زۆر شوێن هەیە کە ئێمە نمونەماندایە لە وڵاتانی دەرەوە خەڵک بە بلیت ئەڕواتە ژوورەوە و تەماشای ئەو درەختە بە تەمەنانە ناکات، چونکە ئێمەش لە کوردستانی خۆمانە درەختمان هەیە تەمەنی 500 بۆ 600 ساڵە کە ئەمە تەمەنێکی زۆرە ئەو درەختە خزمەتی ئەم وڵاتی کردووە. ئێوە دو پرسیار کاکەژار جیاوازی درەختە کۆنەکان و درەختە تازەکان و درەختە بە تەمەنەکان و تازەکان چیە لە ڕووی گرنگیەوە بۆ ژینگە کامیان سوودیان زیاترە یاخود جیاوازیان نییە؟ هەموو ئەو درەختانی کە لە وڵاتی خۆمان هەیە گرنگی و تایبەتمەندی خۆیانیان هەیە. ئێستا کۆمەڵێک درەختی تایبەت هاتووەتە وڵاتەکانەوە، بەڵام خۆزگە بیرمان لەوە بکردایەتەوە کە ئەو درەختانە داخلی وڵاتی خۆمان بکەین کە لەگەڵ سروشت و کەش و هەوای وڵاتی ئەمە یاگونجێن. ئێستا بە نمونە ئێمە ئەو درەختی کە دوێنێ پلاکێتمان لێەوە داری تووە، داری تو یەکێکە لەو درەختانی کە لە وڵاتی ئەمە لەگەڵ کەش و هەوا و ژینگەی وڵاتی ئەمە زۆر زۆر خۆی گونجاندووە و بەرگەی پلەی گەرمی بەرز بەرگەی پلەی سارد زۆر باش ئەگرێت، لەبەرەوە زۆر گرنگە گرنگی بەو درەختانە بدرێت کە لەگەڵ کەش و هەوای وڵاتی ئەمەیە گونجاون. درەختی سوورە چنارمان هەیە، داربەڕوومان هەیە، داری مازوومان هەیە، ئەمانە هەموویان کۆمەڵێ درەختن کە بۆ کەش و هەوا و بۆ ژینگەی وڵاتی ئەمە زۆر گونجاون و ئەو درەختانی کە بە تەمەنن بە دڵنیایی خزمەتێکی زیاتریان کردووە لەوانی کە تەمەنیان کەمترە، بەڵام ئێمە هانی خەڵکی خۆمانەین کە هەوڵ بدەن هەتا ئەتوانن درەختی زیاتر بڕوێنن و گرنگی بە ڕێژەی سەوزایی بن، چونکە هەمومان نەزانین ئەو ئۆکسسیجینەی ئەو هەوا پاکی کە دەستمانەکەوێت بە دڵنیایی لە ڕێژەی سەوزاییەوە دەستمانەکەوێت و ئەمە بێت بە نۆرمێکی کۆمەڵایەتی ببێ بە کولتورێک لە ناومانە بۆ پارێزگاریکردن لە ئەو ڕێژە سەوزایانی کە هەمانە و زیادکردنیان لە بەرەوەی وڵاتی ئێمە یەکێک لە وڵاتانەی لە ڕیزی پێشەوەی وڵاتانەیە کە گۆڕانکاریە کەش و هەوایەکان زۆر زیاتر کاریگەری لەسەریە بێت. سپاس بە زۆر بەڕێز هەژار عەبدوڵڵا سەرپرسیاری پرۆژەی سەد درەختی بەتەمەن. سپاس بە تۆ، سپاس بە ئامادەبوونی. دەستان خۆش بێت، هەر بژین هەر بژین.